دم خازی سیرکی جاری که جایی که دروست نبیت آی ڕۆڤە دەکەن جوی که زور خوشن شبا جانش دراز تو که کنی ئیسحافەك لێرە بی هەرێزن نەماڵم بەس ئەس گەلێکە خۆشم ئەم سەفرەیە دەبێتە یادگاریەکی زۆر خۆش جەوتان چۆنە لێرە؟ ساڵی 2021 ئەبێتە ساڵی کوردستان ستاری. ئامانج لەم گەشتە چییە؟ دەرباز خۆی سەری سپی بوو پێش من بەخوا پێش پرۆگرامیش پەیوەندی بەدیناونەوە ڕاستەکە من سەرم سپی کرابوو عاشقمە خۆمان ئەم ڕێگامان هەڵبژاردووە ئێمە هاتوین فێر بین ئەگەر هاتوو دەریش نەچی لەم قۆناغا هەر هەمان ڕائەتەبێت